لەگەڵ کامەران هاتوومەتە ڕێکخراوی CDO بۆ وەرگرتنی کارتیمانەوەکەی. کامەران بەهۆی جەنگەوە ماوەی 9 ساڵە کۆبانەی جێهێشتووە و ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لە ئێستادا لە قەزای پێنجوێن نیشتەجێیە. ئەو دەڵێت لێرە کار نییە و کرێخانوش بەرزە، بەڵام هاوکاری هاوڵاتیان وای کردووە ئاسوودە بێت لە مانەوەی لێرە. ئەوەی نیگەرانی کردووە بەرواری بەسەرچوونی کارتی مانەوەی پەناخوازانە کە تەنها بۆ 1 ساڵ بەکاردێت. معاملەت شتەکەیان زۆر باشە لەگەڵمانەوە و ئاسانکاریەک بۆ ئێمەیان کردووە، ئاسان وەریاگرێت. ئەوەی کە نەڕەحەتە بۆ ئێمە تۆزێکی هەمویان لەیەک شۆن نین، هەمویان لەیەک شۆن بە بۆ خەڵک باشە. زۆر خەڵک هەیە وەدعی مادیان نییە، زعیفە. ئێستا من لە پێنجوونە هاتوومەتەوە، ئەمە سیام جارە ئێمە تەکسی بە 50,000 ئەگرم و ئێمە. هەر کەسێکی بیانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات دەبێت تا ماوەی 10 بۆ 15 ڕۆژ سەردانی نشینگەی سلێمانی بکات تاوەکو کارتیمانەوەی بۆ بکرێ. بۆ داواکردنی کارتیمانەوەش پێویستە پەنابەرەکە بەڵگەنامەی کەسی و فۆرمی UNHCR هەبێ. ئەمانە دەبرێتە ئاسایشی سلێمانی بۆ ڕێکارە ئەمنیەکان، دواتر لەلایەن لیژنی پزیشکیەوە دەبینرێت، پاشتر دێتە ڕێکخراوی CDO بۆ وەرگرتنەوەی کارتیمانەوەکەی. معاملی ئەو ئیقامەی هاتبوو 3 ڕۆژی تاوا کرد. ڕۆژم یەکەم هاتم لێرە نیو ساعتی تاوا کرد، گوتی جوابی ئاستایشی ببینە. چوم لێرە هەتا ساعت 9 تاوا کرد، گوتی بەیانی ساعت 10 وەرە بگرە، وەرە لێرە هاتم. ئێستا هاتم لێرە خەڵکی هەیە تەسەلسلە لەبەر ئامۆزای لە سووریا ئاوا هەیەتیە. زۆرترین شاری سووریا شاری کورد لێ هەر لێ وێران بووە. خەڵکی کۆبانەی، خەڵکی عەفرین، خەڵکی قامشلۆژی، بەس خەڵکی حەسەکە هەر بەعام یانی ئێستا وەکو شاری دەربێسی ئەوانە زۆرترین هاتوونە. ڕۆژانە نزیکەی 70 خێزان کە بە نزیکەی 350 هاوڵاتی دەبن تەنها بۆ بەشی وەرگرتنەوەی کارتیمانەوە ڕوو لە ڕێکخراوی CDO دەکەن. هەروەها ئەو ڕێکخراوە بەشی یاسایی هەیە کە ڕۆژانە نزیکەی 50 کەس ڕوویان تێدەکات کە 30 تایبەتن بە ڕاوێژکاری یاسایی. لەی بەڕێستان ڕوونە ئەووارە نەخوازراوی کە لە ڕۆژئاوی کوردستان ڕوویە لە 2013 خەڵکێکیش زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کە لە پەنابەران و پەناخوازی ڕۆژئاو و ڕۆژهەڵات بە تایبەت خەڵکی ڕۆژئاوە ڕێکخراوی CDO دەرگای وڵا کرد بەڕووی ئەم پەنابەرانەیە. کاتێکە هاتن ئێرە لێرە تەجیلەکرا و کارتی پەناخوازیان پێدرا لەلایەن کۆمسیاری بەڵای نەتۆکران و کاروباری پەنابەران. دواتر ئێمە وەکو ڕێکخراوی CDO بەشی یاسامان هەیە و بەشی ئیقامە و ئاسایشمان کردو لێرە. هەموو کەسانێکێنە ئێرە پێویست بوو کارتی مانۆ دەرکەن. زۆربەی زۆری ئەو کیسانێک کە ڕووی ئێماکەن ئەو کەسانن کە لە خارجی محکەمە زەواجیان کردو و لە نەتیجەی زەواجەکە مناڵاتۆتە ئاراوە. یعنی مە زۆربەی زۆری کەسانی ڕووی ئێماکەن داوای ئیسپاتی زەوجێمان هەیە، تا ڕادیەکیش داوای تەلاقمان هەیە و داوای ئیسپات نەسەبمان هەیە و لەگەڵ حجێ ولادا بە دەرەجەیەک ئەو دوانەمان زۆر و سێچ. کارتی مانەوە بۆ پەناخوازان بۆ بەدەستهێنانی مافە سەرەتاییەکانیانە تاوەکو دەرفەتی خوێندن و هەلی کارکردن و ئازادی هاتوو چۆیان بۆ بڕەخسێت. هەروەها پەناخواز پارێزراو دەکات لە 29 مانەوە کە ئەمە هۆکارە بۆ ئەوەی تووشی لێپێچینەوە و ڕاگررتنی یاسایی نەبێتەوە. لە نیابەختیار وێزگە نیوس سلێمانی.